سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵێک. کۆبوونەوەی هاوبەشی خانشینکراوان لە کرماشان، چالاکی دژبەرانی ئەعدام لە شارەکانی کوردستان و ئێران، سەرکەوتنی کرێکارانی قاڵبداری کورەخانەکانی سارۆقامیژ لە بۆکان، کۆبوونەوەی دەرچوانی بەشی پزیشکی زانکۆکانی هەرێمی کوردستان، ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی میلی سنعەتی مەز لە ڕەفسەنجان، مانگرتنی کرێکارانی شارەداری لە بەندەرماحشەهر، کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە ئەعدام لە تاران، 71مین هەفتەی کارزاری سێشەمانەی نا بۆ سێدارە لە زیندانەکانی ئێران. کۆبوونەوەی هاوبەشی خانشینکراوان لە کرماشان، خانشینکراوانی بەشە جۆرە و جۆرەکانی کرماشان ڕۆژی سێشەممە 13 جۆزەردان لە بەردەم سندوقی خانشینیدا کۆبوونەوە و خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. بەپێی راپۆرتەکان خانشینکراوانی تەئمینی اجتماعی، مخابرات، بەهداشت و دەرمان لەو کۆبوونەوەدا بەشدار بوون و بە وتنەوەی دروشم خوازیاری زیادکردنی حەقدەست، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی، پێدانی بیمەی تەکمیلی و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. چالاکی دژبەرانی ئەعدام لە شارەکانی کوردستان و ئێران، ڕۆژی سێشەممە 13 جۆزەردان دژبەرانی سزای سێدارە لە شارەکانی کرماشان، مەهاباد، سنە، کەنگاوەر، ڕامسەر، بۆکان، ڕەشت، ساری و مەسجد سولەیمان لە چەندین چالاکی جیاجیادا خوازیاری هەڵوەشانەوەی حوکمی ئەعدام بوون. بەشداربوونی ئەو چالاکیانە لە هەندێک شارەکان تراکتیان بەدەستەوە گرتووە و لە شارەکانی دیکەش سەدان تراکتیان لە شوێنە گشتیەکان بڵاو کردوێتەوە. تێکۆشەرانی ڕێگای ئازادی وێڕای پاڵپشتی لە کارزاری سێشەمانەی نا بۆ ئەعدام خوازیاری یەکگرتووی کۆمەڵگا بەرامبەر بە جەنایەتەکانی کۆماری ئیسلامی بوون. سەرکەوتنی کرێکارانی قاڵبداری کورەخانەکانی سارۆقامیژ لە بۆکان، ڕۆژی دووشەممە 12 جۆزەردان کرێکارانی قاڵبداری زیاتر لە 100 کورەخانەی سارۆقامیشی بۆکان کە لە سیویەکی گوڵانی ئەم ساڵەوە لە پێناو زیادکردنی حەقدەزمانیان گرتبوو، دوای 12 ڕۆژ توانیان خاوەنکار و ئیدارەی کارناچار بە زیادکردنی لە 32 حەقدەستەکانیان بکەن. جێگەی ئاماژەیە کە مانگێک لەمەوبەر کرێکارانی بەشی قرمزداری، چەرخکێش و کورەسووزی ئەم کورەخانەش دژ بە دۆخی سەختی پیشەی و مەعیشەتی مانیان گرتبوو، بەڵام پاش چەند ڕۆژ مانگرتنی بەربڵاو توانیان خاوەنکار و ئیدارەی کار ناچار بە قبوڵکردنی بەشێکی زۆر لە داخوازیەکانیان بکەن. کۆبوونەوەی دەرچوانی بەشی پزیشکی زانکۆکانی هەرێمی کوردستان، ڕۆژی سێشەممە 13 جۆزەردان پزیشکانی دەرچووی زانکۆکانی هەرێمی کوردستان کە لە هیچ یەک لە ناوەندە دەرمانیەکانی باشووری کوردستان بە فەرمی دانەمەزراون دژبە ناڕوونی دۆخی پیشەیی کۆبوونەوە. بە پێی راپۆرتی میدیاکانی هەرێمی کوردستان، پزیشکانی هەولێری لە بەردەم ساختمانی شۆرای وەزیرانی هەرێم خۆپیشاندانیان کردووە و خوازیاری دامەزراندنی فەرمی لە ناوەندە دەرمانیەکان و پێدانی حەقدەستی بەرابەر بوون. لە شاری سلێمانیش پزیشکان لە بەردەم نەخۆشخانەی شار کۆبوونەتەوە و بە وتنەوەی دروشم خوازیاری دامەزراندنی فەرمی و بەرزکردنەوەی پلەکانیان بوون. ناڕازیان هۆشداریان بە بەرپرسانی حکوومەتدا کە ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت لە ڕۆژی دووشەممەوە تا 2 جوونی 2025 زاینی ماندەگرن. ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی میلی سنعەتی مز لە ڕەفسەنجان، کرێکارانی شاغڵ لە شیرکەتی میلی سنعەتی مسی ئێران ڕۆژی سێشەممە 13 جۆزەردان لە بەردەم دادگوستەری ڕەفسەنجاندا کۆبوونەوە. کرێکاران و پێرسونەلی شاغڵ لە سنعەتی مسی ئێران لە کۆبوونەوەکەیاندا خوازیاری ڕوونکردنەوەی چارەنووسی خانووەکانیان لە شیرکەتی تاعاونی مەسکەنی کارگەرانی مز، وەڵامدانەوەی ڕوونی بەرپرسانی قەزای و مەحاکمەی بەرپرسانی گەندەڵی ئوستان بوون. مانگرتنی کرێکارانی شارەداری لە بەندەرماحشەهر، نزیک بە 300 کرێکاری شاغڵ لە شارەوانی بەندەرماحشەهر ڕۆژی سێشەممە 13 جۆزەردان بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەدانی داخوازیەکانیان درێژەیان بە مانگرتندا. کرێکارانی شارەوانی بەندەرماحشەهر سەر بە شیرکەتی پەیمانکاری وەحدەت سەنعەتی کارون و لە ڕۆژی چوارشەممەی هەفتەی ڕابردووەوە
دژبەنەدانی هەقدەست و بەکردەوە دەرنەهاتنی گەڵاڵەی هەڵکشانی لە 145 هەقدەست، نەدانی ئیزافەکاری و مەزایە، نەبوونی ئەمنیەتی پیشەی و پەردەخت نەکردنی حەقی بیمەکانیان بە تەمین اجتماعی دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرتووە. بەوتەی کرێکارانی ناڕازی لە جیاتی پەرداختی هەقدەستی 19 ملیۆن تمەنی مانگی خاکە لێوە، بەڕێوەبەرانی شیرکەت تەنیا 13 ملیۆن تمەنیان بە کرێکاران داوە. پاڵپشتی چالاکانی مەدەنی تەورێز لە مانگرتنی کامیۆنداران. ڕۆژی سێشەمە 13 جۆزەردان کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی تەورێز لە کۆبوونەوەیەکدا پاڵپشتی خۆیان لە مانگرتنی سەراسەری کامیۆنداران دووپات کردەوە. بەشداربوانی ئەو چالاکیە بە بەدەستەوەگرتنی پلاکار ڕایانگەیان. کێشە و گرفتی کامیۆنداران هەمان کێشە و گرفتی چینەکانی دیکەی کۆمەڵگایە کە بەرپرسانی ڕژیم بایەخیان پێ نەداوە. سەرکوت وەڵامی مانگرتوان نییە و ئەبێ حکومەت هەموو داخوازیەکانی ئەو چینە زەحمەت کێشە جێبەجێ بکات. خۆپیشاندەران لە کۆتایی داخوازیاری ئازادی هەموو شۆفێرانی دەست بەسەرکراو بوون. هێرشی پۆلیس بۆ سەر خاوەن بەلەمەکانی بوشەهر. ڕۆژی سێشەمە 13 جۆزەردان خاوەن بەلەمەکانی بوشەهر دژ بە دۆخی خراپی پیشەی و مەعیشەتی خۆپیشاندانیان کرد. بەڵام هێزە سەرکوتگەرەکانی ڕژێم هێرشیان کردە سەریان و تێک هەڵچوون ڕوویدا. ناڕازیان بە کۆبوونەوە لە بەردەم ئیدارەی بەندەر و دەریانەوەردی دژایەتی خۆیان لەگەڵ گەڵاڵەی پەسەندکراوی دەوڵەت کە لە مەعیشەتی هەزاران بنەماڵی خسوەتە مەترسیەوە نیشاندا. خۆپیشاندەران ڕایانگەیان بڕانی مافی تەهلێنجی لە ماوەی 5 ساڵدا بەواتای لە ناوچوونی پیشەی مەلەوانان و خاوەن بەلەمەکانە و داوا دەکەن دەوڵەت باشی 5% خاوەن بەلەمەکان وەلا بنێت و لە جیادی لابردنی یارانەی سوتەمەنی پشکی سوتەمەنیان بە نرخێکی گونجاو بۆ دیاری بکات. ناڕزایەتی کەشاوەرزانی وستانی گوڵستان لە گورگان. کەشاوەرزانی بەرهەمهێنەری سێبزەمینی لە وستانی گوڵستان ڕۆژی سێشەمە 13 جۆزەردان لە بەردەم وستانداری خۆپیشانداریان کرد. بە پێی زانیاریەکان جوتیارانی وستانی گوڵستان لە ئاسکەمی نرخی سێبزەمینی ناڕازین و دەڵێن ڕۆژ لە دوای ڕۆژ نرخی کڕینی بەرهەمەکانیان کەم دەبێتەوە و ئەو نرخەی دیاری دەکرێت وەڵام دەرەوەی تێچووی زەحمەتەکانیان نییە. بەوتە یەکێک لە ناڕازیان نرخی دیاریکراو بۆ هەر کیلۆ سێبزەمینی 13 بۆ 14,000 تمەنە لە حاڵێکدا لە بازاڕەکاندا بە چەند هێندە ئەو نرخە کە دیاری کراوە دەیفرۆشن. کۆبنەوەی بنەماڵی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام لە تەران. بنەماڵی بەندکراوانی مەحکوم بە ئیعدام ڕۆژی سێشەممە 13 جۆزەردان لە بەردەم زیندانی ئەڤیندا کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی ئیعدامی بەندکراوان بوون. بەشداربوانی ئەو کۆبوونەوە بە دەستەوەگرتنی پلاکارد و وێنەی زیندانیانی مەحکوم بە ئیعدام خوازیاری هەڵوەشانەوەی سزای سێدارە و ئازادی بەندکراوانی سیاسی بوون. خۆپیشاندەران ڕایانگەیاندووە لە سەرەتای مانگی جۆزەردانی ئەم ساڵەوە تا بە ئەمڕۆ 67 بەندکراو لەوانە سێژن لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا لە سێدارە دراون، واتە ڕۆژانە 7 بەندکراو لە سێدارە دراون. هەفتە و یەکەمین هەفتەی کارزاری سێشەمانەی نا بۆ سێدارە لە زیندانەکانی ئێران. ڕۆژی سێشەمە 13 جۆزەردان بەندکراوانی 46 بەندینخانە ئێران بۆ هەفتە و یەکەمین هەفتەی بەردەوام دژ بە سزای سێدارە مانیان گرت. ڕۆژی دووشەمە بەندکراوانی زیندانی فیروز ئابادی فارس پەیوەست بە کارزاری سێشەمانەی نا بۆ سێدارە بوون. بە پەیوەستبوونی بەندکراوانی ئەو زیندانە ڕێژەی ئەو بەندینخانەی پەیوەست بە کارزاری سێشەمانەی نا بۆ ئیعدام بوون گەیشتە 46 زیندان. مانگرتوان لە بەیاننامەیەکی هاوبەشدا وێڕای پاڵپشتی لە مانگرتنی سەراسەری کامیۆنداران ڕایانگەیاندووە بۆ گەیشتن بە ئازادی، دادپەروەری و هەڵوەشانەوەی سزای سێدارە ئەبێ هەموو چین و توێژەکانی کۆمەڵگا پشتیوانی لە مانگرتنی سەراسەری کامیۆنداران بکەن و پەیوەست بەو مانگرتنە و کارزاری سێشەمانەی نا بۆ سێدارە بن. کوژران و برینداربوونی دوو سوختبەر بە تەقەی هێزەکانی ڕژیم لە بەم. ڕۆژی دووشەمە 12 جۆزەردان ئۆتۆمبیلی دوو سوختبەری بەلوچ لە نزیک بازگەی پشکنینی شارستانی بەم لەلایەن هێزەکانی ڕژێمەوە درایە بەردەست ڕێژی گولە و بەو هۆیەوە کەسێک گیانی لەدەستدا و هاوڵاتیەکیش بریندار بوو. بە پێی راپۆرتی حاڵوەش ئۆتۆمبیلی ئەو سوختبەرانە پاش بەرکەوتنی فیشەک ئاگری گرتەوە شۆفێرەکەی بەناوی محەممەد حارز محەممەدیان تەمەن 28 ساڵ گیانی لەدەستداوە. سوختبەرێکی دیکە بە ناوی مەجید شیروزەهی تەمەن 47 ساڵ بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە.
گیان لەدەستدان و برینداربوونی 7 کەس بەهۆی هاتنی بوومەلەرزە لە تورکیا. شەوی دووشەمە 12 جۆزەردان بوومەلەرزەیەک بە گەورەی یان بە گوڕی 6.2 پلەی ڕێختەر کەناراوەکانی دەریای مەرمەرەی لە نێوان تورکیا و یۆنان هەژاند و بەو هۆیەوە منداڵێک گیانی لەدەستدا و 69 کەس بریندار بوون. بە پێی راپۆرتی میدیاکانی تورکیا بوومەلەرزەکە لە سنووری نێوان تورکیا و یۆنان ڕوویداوە و دوورگەکانی هەردوو وڵاتی بە توندی هەژاندووە. لە ئەنجامیەوە ڕووداوە سروشتێشدا منداڵێکی تەمەن 14 ساڵ گیانی لەدەستداوە و 69 کەس بریندار بوون. شایانی باسە کە دانیشتوانی شارەکانی ئانتالیا، ئیزمیر، ئایدین، موغڵا، بورسا، کوتاهیە و دنیزلیش و بوومەلەرزەکەیان هەست پێ کردووە. بەڵێ بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا کات و ساتێکی خۆش بۆ هەموو.